سڵاوی خواتان لەبێت خۆشەویستان هەروەکو لە ڕووی زانستیەوە چەند جارێک ئەم شتەمان دووبارە کردوتەوە کە هەموو کەسێک تەمەنی 45 ساڵ و بەرەوژوور پێویستی بەوە هەیە نازۆری کۆڵۆن بکات. ماوەیەک پێش ئێستا هاوڵاتیەک هاتە لامان کێشەی سەرەکی لە ڕاستیە کێشەی گەدەی هەبوو بەڵام لەبەرەوەی تەمەنی 53 ساڵ بوو پێشنیارمان بۆ کرد جگە لە هەناوبینی گەدە باشتر وایە هەناوبینی کۆڵۆنیشی بۆ ئەنجام بدەین لەبەرەوەی تەمەنی 8 ساڵ تێپەڕیەوە بەسەر ئەو تەمەنی کە پێویستەکە نازۆری کۆڵۆنی بۆ بکرێ هەروەکو لە ڤیدۆکە تا لێتان دیارە پاش ئەنجامدانی نازۆری کۆڵۆنەکە دەرکەوت کە دوو زیادە گۆشتی هەیە لە کۆڵۆنا و سپاس بەخوا بە سەرکەوتوی هەردوو زیادە گۆشتەکەمان بۆ لابرد ئەمە بۆ خۆی ئەیسەلمێنێت کە بەڕاستی پەیڕەویکردن لە ڕێسایە پزیشکی باوەکان زۆر گرنگە بەنسبەت هەموو هاوڵاتیەکەوە هەتاوەکو بتوانێت پشکنینی پێشوەختە بۆ هەر نەخۆشیێک بکرێت ڕاستە لە ئێستادا ئەگونجێت هیچ نیشانەیەکی دروست نەکرد بێت بەڵام لە داهاتووە لەوانەیە بە ئەنجامێکی زۆر قورسەوە لی دەربچێت هیوادارم هەموو لایەکتان سەلامت بن لە ڕاستیەکردنی ئەم ڤیدۆیە بۆ ترساندنی هیچ کەسێک نییە هێندەی کە مەبەستمانە جەنابتان ئاگادار بکەینەوە کە پابەندبوون بە ڕێنماییە پزیشکی زانستیەکان چەندێک گرنگە بۆ هەموو هاوڵاتیان بە هیوای لەشساغی بۆ هەموو لایەک سمارت وەرچەرخانە